ئاڕاستی قسەکانمان باش بێت و اینجا بەرامبەرەکەمان جۆبیستمان بێ. ئەکرێت جوانکاری لوت بۆ کارێک ببوونی هەناسە مەتابەت لیکە ڕۆژانی نیکافی ئەمانە ئەگەر زوو هەوکات و ئەوانە ئەپوکێتەوە لیکە ڕۆژانەکە کەمتر ئیشەکات. جگە لەم هۆکارانە بۆچی ئەکرێت لیکە ڕژێنە لە کار بکەوێت؟ دایک یاخود هاوسەر کە لەگەڵ یاژی ئەندامەکانی دیکەی خێزانەکەڵێ ئەم خۆی واڵێ بەس ئێمە هیچ هەست بە بۆنێکی ناخۆش ناکەین. لە لیکە ڕژێنەکانە هەمان کێشەمان هەیە کە لەشی خۆت پەلاماری خۆت بات و پەچی بخات. هەنجار بۆنێکی ناخۆش لەناو لوتە دروستە بێ نەخۆشەکە لی تێکەچێت. یەکی لە خاڵەگرێنەکان زمان پاکەرەوەی زایدن ئەم مەعجون و ماوزوەشانی کە لە دەرمانخانەکانە هەیە و تابێت بۆ حاڵتە بەکارێنرێن. زۆرینی ئەو دەرمانانی کە ئەکرێت مرۆڤ وشک بکەنەوە لام وابێت دەرمانە دەرونیەکانن. ئەمە کاتێ بیانەوە ئەوەی تر گۆشەگیری کۆمەڵاتی بیاڵە بژێرێ. سەرکی قورگی سوتاوەتەوە قورگی بەچی سوتاوەتەوە بە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە. ئەگەر کەسەکە توشبووی ڕەبۆ بێت زۆر قورسە کۆنتترۆلکردنی ئەگەر کەسەکە ترشەڵۆکی گەدەی هەبێت لە هەمان کاتە بۆنی ناخۆشی دەمیشی بۆ دروستەکە. بۆ بۆنی دەم هیچ جۆرە ئامێرێکمان هەیە کە بڕی ئەو گازانە پێوێکە لە یەتە دەرەوە بۆی بڵێ کەسە فلان بۆنی دەم هەیە خوشتیوامان نییە. هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامە پڕزانیارەکەتان چارە. جێگەی کامەرانیمە کە لە بابەتێکەوە خزمەتتان کە بۆ زۆر کەس بەڵا بۆ هەموو کەس نەکە زۆر کەس جێگەی نیگەرانیە. ئەویش بریتە لە بۆنی ناخۆشی هەناسە. ئەڵلقەی پێشووی بەرنامەی چارە باسمان لە هۆکارانە کرد کە پەیوەندیدارە بە دەم و ددانەوە هەم لە مناڵان هەم لە گەورە ساڵان. هەموو هۆکارانەی کە دەکرێت خۆی هەبێ هەموو هۆکارانی کە خۆمان وەک چارەخوازان دەکرێت دروستی بکەین و هەموو هۆکارانی کە دەکرێت پزیشکان دروستی بکەن وەک چۆن گوێتان لە تەقەتەق و دەنگێکی بێزارکەرە ئەگەر بۆنی ناخۆشی هەناسەمان هەبێ ئاوا بێزاری دروستەکەین بۆ چواردەورەکەمان و خۆمان و چواردەورەکەشمان نامانێتە کەڵاو یەکتری بین. لە مەڵقەی چارەیە دەمانەوێت دەربارەی هۆکارە هەناوی و هۆکارەکانی قورگولوت و جۆ لەگەڵ هۆکارە دەرونیەکانی بۆنی ناخۆشی هەناسەیە زانیاری ئاڵوگۆڕ بکەین و ئەمە و کۆمەڵێک پرسیاری تری زانستی هەیە کە دەمانەوێت لەگەڵ میوانەکانمانە وەڵامەکەی وەربگرین. وەک هەمیشە بۆ ئەوەی کە زۆرترین زانیاریتان بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز دەست بکەوێ بینەری چارە بن. سەرەتا بە ئینفۆگرافیکێک دەست پێکەین و ئەوجا لەگەڵ میوانەکانمانە ئینۆ خزمەتە. بۆنی ناخۆشی هەناسە. بۆنی ناخۆشی هەناسە یەکێکە لەو باسە تەندروستیانەی کە ئاکرێت لێکەوتەی کۆمەڵایەتی هەبێت و لەوانەیە بێتە هۆی دڵەڕاوکێ و ترس لە تێکەڵبوونی خەڵکی. جێگەی سەرسوورمان نییە کە ڕەفەی مارکێت و دەرمانخانەکان پڕن لە بەرهەمەکانی بۆن خۆشکردنی دەم و هەناسە. بەڵام ئەگەر هۆکاری سەرەکی بۆنی ناخۆشی هەناسە دەستنیشان و چارەسەر نەکرێت ئەم بەرهەمانە تەنها بە شێوەیەکی کاتی ناخۆشی بۆنەکە دەبڕن. هەندێک خواردن و هەندێک دۆخی تەندروستی وەک کلۆربوونی ددان، نەخۆشەکانی پووک و زمان و نەخۆشەکانی قورگ و لوت و گوێ بەشێکن لە هۆکارانەی کە بۆنی دەم و هەناسەی مرۆڤ ناخۆشەکەن. نیشانەکانی بۆنی ناخۆشی هەناسە. بۆنی ناخۆشی هەناسە بەپێی سەرچاوەی بۆنەکە و هۆکارەکەی جیاوازی هەیە. هەڵسەنگاندنی ناخۆشی بۆنەکەش بەپێی کەسەکانە گۆڕێت. هەندێک بەڕێز بۆنی ناخۆشی هەناسیان نییە یان کەمێک بۆنەکە ناخۆشە بەڵام زیاد لە پێویست گەورەیەکەن. هەندێکی تریش هەناسیان بۆنی ناخۆشە و پێی نازانن. ئاسانترین کار بۆ هەڵسەنگاندنی بۆنی هەناسی خۆتان ئەوەیە کە لە هاوڕێ یان خزمێکی نزیکی ڕازگۆ بپرسن دەربارەی پەسەندی یان ناپەسەندی بۆنی هەناسەتان. کەی پێویستمان بە بینینی پزیشکە. لە زۆرینەی دۆخەکاندا پەیڕەوکردنی پاگشی کەسی لە شوشتنی دەموددان و بەکارهێنانی دەزووی پزیشکی بۆ پاکردنەوەی ناوچەی نێوانددانەکان و خاوێن ڕاگرتنی زمان و سەردانی پزیشک بۆ چارەسەری نەخۆشەکانی دەموددان و بەشەکانی تری لەش چارەسەری ئەم بۆنە نەخوازراوە ئەکەن. بەڵام ئەگەر بەمە چارەسەر نەبوو پێویستی بە پشکنین و بە دوواداچوونی ورتر هەیە بۆ دۆزینەوەی هۆکار و چارەسەر. یەکەم پزیشک کە بۆ ئەم کارە پێویستە سەردانی بکەن پزیشکی دەموددانە. پاش پشکنینی دەموددان و دڵنیابوون لە دۆخیان و گردنی تیشک و ڕوانین لە نەرمەشانەکانی ناودەم و زمان گەر پزیشک هیچ هۆکارێکی زەقی بۆ ئەم بۆنە ناخۆشە نەدۆزیەوە ئەوە لە ئەنجامی کۆمەڵێک پرسیار دەربارەی دۆخی گشتی تەندروستی چارەخواست، پزیشکی ددان،
ڕێنیشاندەر ئەبێت بۆ سەردانکردنی پسپۆڕە پزیشکەکانی تری وەک پزیشکی قورگ و لوتوگوێ، پزیشکی هەناو یان پزیشکی دەرونی. لە پاشەوەی کە لە ئاڵلقەی ڕابردووی بەرنامەی چارەیە دەربارەی بۆنی دەم لە خزمەت پزیشکانی ددانابووین. ئەمڕۆ دەمانەوێت لە خزمەت پزیشکانی پسپۆڕی بوارەکانی ترابن کە لە بواری پزیشکی گشتی و اینجا پسپۆڕەکان وردەبێتەوە بۆ پزیشکانی قورگ و لوتوگوێ، پزیشکانی هەناوی و پزیشکانی دەرونی و هەروەها پزیشکانی دەرمانسازی. ژمانێ بزانین جگە لە هۆکارەکانی کە پەیوەندی بە پووک و ددان و زمانیشەوە هەیە، چ بابەتێکەیە کە لە دەروی ئەم بابەتەیە و دەکرێت بۆنی ناخۆشی دەم و بۆنی ناخۆشی هەناسە دروست بکە. چونکە هەر بۆی منە زمان یەکێکە لەو ئەندامانی لەشی مرۆڤ کە پسپۆڕی چارەسەرکردنەکەی تێکەڵاوە بێ لە نێوان پزیشکی دان، پزیشکی نەشتەرکار و هەروەها پزیشکی جوانکاری و لە هەمووشان نزیکتر رێمەوە پزیشکانی قورگ و لوتوگوێن کە بە سوپاسێکی زۆرەوە دکتۆر دیلان عارف علی پزیشکی پسپۆڕی قورگ و لوتوگوێ میوانمانە. سپاس دکتۆر. دەمێت لێەوە دەست پێ بکەمێ ماڵقی پێش و باسمان کرد لە هۆکارەکان لە بۆنی دەم کە نەخۆشەکانی پووک و نەخۆشەکانی ددان کە جەنابەت لە من باشتر ئەیزانی یەکێکە لە باوترین هۆکارەکان بۆ بۆنی دەم. زمان ئێمە وای ئەبینین کە گۆبکەکانی تامکردنی لەسەر خواردن لە بینەکانیەکەوە بێتەوە و ئەکرێ بۆنی دەم دروست بکە. بۆنی دەم خۆی لە خۆیان مۆزوعێکی زۆر گەورەیە، زۆر شت هەڵەگرێت. ئەتوانین هۆکارەکان بگەڕێنەوە بۆ یەکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە جەنابیشتان پسپۆڕی جەنابتانە ددان و پووک ئەوە هۆکارێکی سەرەکیە. زمان ئەگەر کەسەکە پاکتەمیز نەبێ، زمانی پاک نکاتەوە، دەم نەشوات، ئەمانە نەکات تەبقەیە بەکتریا لەسەر فۆلیکڵەکانی زمان دروستە بێت. ئەمە کەمایەوە ماوەیەکی زۆر کەمایەوە بۆن دروستەکە بە حکمی تەفاعلی ئەم بەکتریا لەگەڵ ئەنزیمەکانی ناو لیکە. ئەمە هۆکارێکی یەکەم. هۆکاری دووەم ئەو کەسانەی کە جگەرەکێشن خۆی خودی جگەرەکە خودی تۆباکۆکە ئەنیشێت نیکۆتین ئەنیشێت سەر زمان بە مروری زەمن ئەویش هەر لەگەڵ ئەنزیمەکانی لیکە تەفاعولەکات و بۆن دروستەکات. زمان ئەکرێت بڵێم کەمترین هۆکارە بۆ دروستکردنی بۆنی ناخۆشی دەم. هۆکارە سەرەکی زۆرەکان کێشەکانی لیکە ڕژێنەکانە، کێشەی ئاڵۆکانی پشتی قورگە، نەخۆشەکانی پووک و ددانەکانە لەگەڵ کێشە گشتیەکانی لاشە وەک تێکچوونی گەدە و کێشەکانی گەدە و نەخۆشی جگەر و نەخۆشی گورچیلە بەشێوەیەکی گشتی. اینجا ئەمە ئەچینە سەرەوە، بەڵام هەر تایبەت بە ئەو بەڕێزانی کە جگەرا کێشن حاڵەتێکمان هەیە لە زانستی پزیشکیا پێڵەن مولێ هاتنی زمان کە ئێستا وێنەکەی برای مۆنتێری خاتە سەر شاشە بۆتان کە خۆی لە ڕاستیە مو لە زمان نات بەڵکۆ گۆبکانی تامکردنەکە تاری جگەرە لەسەری کۆ بێتەوە و ئەو ڕەنگە ڕەشادا بە زمان بەتەبێت ئەگەر کەسەکە خزمەتی زمانی نەکات زمانی پاک نکاتەوە. بێگومان جارە پەیوەندیدار بە زمانەوە ئێمە بۆ نمونە شێرپەنجەمان هەیە لە ناو دەما، شێرپەنجەمان هەیە لە زمانەوە لە هەموو شوێنەکانی تری لەشە. ئەکرێ بۆنی دەم لە هەندێک حاڵەتە ئاماژە و نیشانە بێ بۆ شێرپەنجە لە زمانە؟ وەکو زمان خۆی لە حاڵەتە زۆر متەقەدیمەکانە، یعنی لە حاڵەتە کۆتایەکانە کە ئەو شوێنە ئەبێ ببرینی گەورە و برینەکە و جەرعاتەکە و کەڕوو ئەکات، بەڵێ ئەوە خۆی ئەبێ بە هۆکار. بەڵام وەکو زمان خۆی شێرپەنجەی زمان خۆی بە مباشر بۆنی دەم دروست ناکات. ئێمە لە بەرنامەی پێشوشە باسیەوەمان کرد کە یەکێک لە بابەتەکان بۆ پاراستنی تەندروستی دەمودان و بۆ پاراستنی مرۆڤ لەوەی کە بۆنی ناخۆشی هەناسی بۆ دروست ببێ ئەوەیە کە 6 مانگ جارە سەردانی پزیشکی دام کات بۆ دڵنیابوونەوە لە پاکتەمیزی دانەکانی و پشکنینی زمان. ئەکرێت ئەمە یاریدەری ژوێ بۆی ئەگەر هاتوو کەسێک شێرپەنجەی زمانی هەبێت یاخود شێرپەنجەیشی بە نزیک لە زمانیەوە لە قۆناغە سەرەتایەکانە دەستنیشان بکرێت و چارەسەری ئاسانیش بێت نەگاتە ئەو قۆناغی کە فەرمووت. بێگومان دکتۆرجان سەردانکردنی پزیشکی زان 6 مانگ جارە یا ساڵە جارە زۆر سەرەتای نەکرد بۆ بۆنی ناخۆش بۆ سەحەتی عامی کەسەکە. زۆر جار پزیشکی ددانەکە ئەبێ بە هۆکار بۆ دەستنیشانکردنی ئەو نەخۆشیانەی تری کە هەیە مەرج نیە پەیوەست بێ بە پووک یا بە ددانەکانەوە. دکتۆرەکەی کە دانیشە ناودەمی نەخۆشەکە فەحسەکە هۆکارەکانی ترە بینێ بە دوای هۆکارەکانی ترە ئەگەڕێ ئەتوانێت نەخۆشەکە
تەوجیهکایە بڵێ ڕێپیشاندەری بێ بەرەو پسپۆرەیەکی تر کە بیبینێت بێگومان هەرچ گۆڕانکاریەک لە ناو ڕووپۆشی دەمەکە هەبێتتر چ پوک بێ چ زمان بێ چلی کە ڕژێنەکان بێ پزیشکی دانەکاتوانێت ڕێنمایی نەخۆشەکە بکات وەکو پێم وتی شێر پەنجا لە مەرحەلە سەرەتایەکانیە خودی خۆی نابێ بە سەبەبی دروستکردنی بۆن ئللا لەو مەرحەلانی کە زۆر پێشکەوتووە و ئەبێ بە سەبەبی برین دروست بێت و یا نەشتەرگەری بۆ بکرێت و شوێن نەشتەرگەرێکە بێ ببرین ئەو کاتە ئەبێ بە هۆکار بۆ بۆنی ناخۆشی دەم. وەکو جۆتان لێ سە تەقەتەقی ئەو تەقەتەقە نیشانەوەیە کە لە شوێنێکی ترەوە ئیشەکرێ بۆ جۆتان لێ زۆر جاریش ناودەمی مرۆڤ ئاوێنێ بە بەشەکانی تری لەشی مرۆڤ و پزیشکانیدان دەکرێت وەک جەنابی دکتۆر فەرمووی ڕانیشاندەر بن بۆ پزیشکانی تر و دۆزینەوە نیشانەکان. پێشەوەی بڕۆینە سەر لیکە ڕژێنەکان و جیوبەکان گیرفانە هاواییەکان وەڵام وا بچینە سەرەوە پێشەوەی بچینە سەر هەواڵەکان با لە سەرەوە دەست پێ بکەین بەڵام خوارەوە بڕۆین. ئەوەی کە پێڵێن جیوب بە زمانی عەرەبی ساینەس بە زمانی ئینگلیزی گیرفانە هەواییەکان بە زمانی کوردی ئەکرێت ئەمانیش خۆیان لە خۆیانە هۆکار بن ڕاستە و خۆ بە بۆنی ناخۆشی هەناسەیان بۆنی دەم. بەڵێ هەوکردنی جووبەکانیا کێشەی جووبەکان گیرفانە هەوایەکان بە شێوازێکی ڕاستەخۆ کەمتر بە ناڕاستەخۆ بەڵێ ئەبن بە هۆکاری ناخۆشی بۆنی دەم. ئەو نەخۆشانێک کە ئیلتیهابی ئاهوکردنی جووبەکانیان هەیە عادەتەن ئیفرازاتێکی زۆر و جەراعەتێک لە پشتی قورگانەوە ئەچێتە خوارێ بۆ ناو قورگیان کە لە پشتی قورگەوە چێتە خوارێ ئەبێ بە هۆکار بۆ ناخۆشی بۆنی هەناسە هەنجار بۆنێکی ناخۆش لە ناو لوتە دروستە بێ نەخۆشەکە لی تێکەچێت ئایا ئەم بۆنە ناخۆشە هی دەمێتی یا هی لوتێتی و زۆرینە حاڵەتەکانیش نەخۆش خۆی هەست بە بۆنەکە ناکات دەروبەرەکەی هەستی پێکەن کە بۆنەکە بۆنێکی ناخۆشی لێوێت ئەتر ئایا ئەم بۆنە ناخۆشە لە دەمەیە لە لوتە. گیرفانە هەوایەکان بە تاقی تەنیا ناکاکە دکتۆریان تەنانەت کێشەکانی کۆڵەکەی لوت خواری کۆڵەکەی لوت هەنەجار ئەبێ بەهۆی جیرانی هەناسەدان لە ڕێی لوتەوە اینجا عادەتەن ئەوانەی کە لوتیان ئەژیرە و بەدەم هەناسەیان ئەوانش بۆنی ناخۆشیان بۆ دروستە بێ بۆ کە لە ڕێی دەمەوە هەناسە ئەی دەم وشکە بێ کە دەم وشک بوو لیکە ڕژێنەکان کەمتر لیک ئەڕژن بەکتریایەکی زیاتر لە ناودەما کۆنەبێتەوە ئەنزیمانی کە ناو لیکە ڕژێنەکانە هەیە ناتوانن کۆنتترۆلی ئەو بۆنە بکەن عادەتەنەوەی کە پرخیان هەیە بەلوت هەناسەیان یا لوتیان گیرەوەیان نەشتەرگەری لوتەکەن بۆنی دەمیان ناخۆشە. اینجا ئالێرایە وەکو لە پسپۆرەکەی ئێمە لە قەپێشا باسمان کرد ئێستا باوباوی هۆڵوود سمایلە لە پزیشکانی دانا ئەگەر کارەکە بە وریایی و بە وردی بە باشی نەکرێت یەکێک لە باوترین هۆکارەکانی بۆنی دەم ئێستا وای لە هەتەوە بەت خۆی وانە بۆ بە هۆڵیوود سمایل کە بە زانستی ناکرێت کە بە زانستی ناکرێت بۆنەکە دروستەکە بێگومان لە پسپۆرەکەی ئێوەشە ئەوەی کە پێڵەن تەجمیلی لوت جوانکاری لوت یەکێک لەو شتان کەسە زۆر باوەتی بێگومان ئەگەر کێشەی هەناسی بۆ دروست بکە کە دکتۆریان ئەگەر کەسەکە احتیمام بە مەجرای تەنەفوسی نەیرێت و کێشەی هەناسی بۆ دروست بە جوانکاری بێگومان نەکرد کێشەی بۆنی ناخۆش هەناسە کێشەی جووبەکانیش بۆ دروستە بێت ئەوە نەخۆشمان زۆرە لەو بابەتە کەواتە لێوە هاوڕای لەگەڵ ماکە ئەگەر بێت و جوانکاری لوت ئەوەی کەوە پێڵەن ئیندیکیشن لە حاڵەتی پێویستان نەکرێت و بە شێوەیەکی زانستی ورد نەکرێت و دەرەنجامەکانی بەباشی مامەڵی لەگەڵان نەکرێت بۆنی ناخۆشی هەناسە دروستەکە بێگومان لە سایاسە ئەو ڕێنمانەی کە پزیشک یا بە نەخۆشەکە لە دوای نەشتەرگەریەوە چی بکە و چی نەکەوانە ئەگەر جوان پەیڕەوی نەکە خۆی لە خۆیان ئەبێ بە کۆبوونەوەی چڵک و پیسی لە ناو لوتەکە و دابەزینی بۆ پشتی قورگ و دروستکردنی بۆنی ناخۆش بۆنێکی زۆر ناخۆش لە بۆنەکەشی کە پێشتر هەیبووە ئەکرێ ئەوە دروست بکە ئەکرێت دروستی بکە جا ئەوەی کە زۆرمە بەسمە دوجاش لەگەڵ دکتۆر دیلانەکە دەست پێ ئەەکەینەوە ئەو بۆنی دەمانی کە پزیشک دروستی ئەکا بەڵێ ئەوەی کە پەیوەندیدارە بە خەڵکەوە فەرمووی ئەگەر ڕێنمایەکان جێبەجێنەکە بەڵام ئەو شتێمە بەسمەوەی کە پزیشک دروستیەکە پێش ئەوە دکتۆر چراخان پزیشکی پسپۆڕی هەناویەوە خەریکی خوێندنی پسپۆڕێکی وردە لە بواری ئەوەی کە پێڵەن ئیندۆکراینۆلۆژی کوێرە ڕژێنەکانە قسەتان بۆ کە دەرباری هۆکارە هەناوەکانی بۆنی ناخۆشی هەناسە لە ڕێخۆڵە و لە گەدە و هەتاوکو کۆتایەکەی کەو لە من باشترە زانەوێ باسی چی بکە بینەرەوە بین و ئەگەڕێنەوە خزمەتتان. لە ڕاستیدا هۆکارە هەناویەکان کۆمەڵێک هۆکارن ئێمە ئەبێوەمان بیر نەچێت کە خۆی بوونی ناخۆشی هەناسە خۆی بخۆی نەخۆشی نییە بگرە نیشانەیەکە کەوا لە پزیشکەکە بە دوای هۆکارەکان بگەڕێ ئێمە ژۆک و پزیشکانی هەناوی کۆمەڵێک نەخۆشیمانێ یاخود کۆمەڵێک حاڵەتمانێ کە ئەگەر هەیە هۆکار بێ بۆ حاڵەتە یەکێک لەوانە نەخۆشەکانی سوورێنچکە
بۆ نمونە توندبوونی زمانی بەشی خواروی سوورنجک کەوا ئەکات ئەو خواردنەی کە ڕۆژانە ئەو کەسەی خوا بە شێوەیەکی کەمتر بچێتە ناوگەدەوە و کۆ ببێتەوە نەخۆشیەکە خود حاڵەتێکە پێی دەوتێ ئەکە لێژە کەمە وای لێکا وردە وردە ئەو خواردنە کۆ بێتەوە بەکتریاکان تیا گەشاکەن بۆ نەکات و ئەو کەسە بە بۆنی ناخۆشی دەم سەردانی پزیشکەکە. هۆکارێکی تر ترشەڵۆکی گەدەیە. ترشەڵۆکی گەدا ئایا کورتخایەن بێ یاخود درێژخایەن بێ ئەگەر هەیە ببێتە هۆکار بۆ دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم. ترشەڵۆکیش خۆتان نەزانن لەوانەیە نیشانە دروست بکا بۆ کەسەکە لەوانەژە هیچ نیشانێکی نەبێ بەتایبەت ئەو کەسە لە کاتی خەودا و حاڵەتی هەبێت کە ئەمەش لەوانەیە کۆمەڵی کۆنیشانی تری هەبێ بۆ نمونە کۆکەی وشکی هەبێ لوتخورانی هەبێت دەنگی بگۆڕێت یاخود بۆ نمونە ئەگەر کەسەکە توش بووی ڕەبۆ بێت زۆر قورسە کۆنتترۆلکردنی ئەگەر کەسەکە ترشەڵۆکی گەدەی هەبێت لە هەمان کاتە بۆنی ناخۆشی دەمیشی بۆ دروستەکە. هۆکاری ترمان هەیە کە هۆکارەکانی گەدەیە ئەوەی کە دەرکەوتووە لە کۆمەڵێک توێژینەوەیە بەکتریای گەدە H. pylori ئەگەر هەیە ببێتە هۆکار بۆ بۆنی ناخۆشی دەم یاخود بۆنی ناخۆشی هەناسە یاخود گیرانی دەرچەی گەدە کە خۆراکە کە دوای ئەوەی کە هەرسکرێ لە گەدەیا و ئەچێ بەرەو دوانزەگرێ ئەگەر هەیە کە گیرانی یاخود تەستێکبوونەوەی هەبێ بە هەر هۆکارێک بێت ببێتە هۆی دروستبوونی بۆنی ناخۆشی دەم. هۆکارێکی تر کە لەوانەیە گرنگتر بێت و قورستر بێت هۆکارەکانی جگەرە. ئیتر ئایا جگەرەکە ست بوو بێ لە ئیشکردندا یاخود حاڵەتی شێرپەنجەیی بێ ئەگەر هەیە کە دروستبوونی بۆن یەکێک بێت لە نیشانەکان وا لە نەخۆشەکە بکە یاخود وا لەو کەسە بکە کە کۆمەڵێک فحوسات بکات و لە کۆتاییدا بزانرێت کە کێشە لە گەدەیان هەیە. ئەوەشمان بیر نەچێ بۆنەکە خۆی بە تایبەتی گازی سەڵفەر دروستیەکە ئەگەر هەیە ئەڕۆماتیکیش بێت کە ئەمانە دوو گازی جیاوازن هۆکارەکانیشان جیاوازە بۆ نمونە سەڵفەر زیاتر لە بەشی سەرەوەی ڕێڕەوی هەناسە و هۆکارەکانی ناودەما دروستە بێ بەڵام ئەڕۆماتیک لە کێشەی کوێرە ڕژێنەکان و هەناوی کەسەکە زیاتر دروستە بێ بۆ نمونە ئەوانی کە سستبوونی گوچیلیان هەیە بە تایبەت لە قۆناغەکانی ئەخیرا کە ئیتر پێش ئەوی بخرێنە سەر شۆردنی گوچیلەی دەستکرد ئەمانە بە هەمان شێوە بۆنێکی تایبەتی دەمیان هەیە لە ڕێگەی ئەڕۆماتیک واتە مادەی ئەڕۆماکانەوەی یاخود ئەوانی کە گیرانی ڕێخۆڵیان هەیە بە شێوەیەکی درێژخان بەتایبەت لە کەسە بەتەمەنەکانە ئەگەر هەیە کە ئەو بۆنە بگەڕێتەوانێ و لە ڕێگەی دەمەوە هەستی پێ بکرێت ئەوەی کە گرنگە لە کۆتاییدا من ئاماژەی پێ بم بەڕاستی بوونی تەنی نامۆیە بوونی تەنی نامۆ بە تایبەت لە مناڵە ئیتر ئایا لە لوتا بێت ئایا لە دەما بێ یاخود ئەو کەسە یا ئەو مناڵە ئەگەر ئەو تەنە نامۆیی هەڵمژی بێ بچوو بێتە سیەکانیەوە ئەگەر هەیە کە تووشی هەوکردنی سیەکانی بکە و بۆنی ناخۆش هەست پێ بکرێ و حاڵەتێکیشە هەتا بڵی باوە بە تایبەت کە هەنێک یاری بچکۆلانە هەبێ خەنە لوتیانەوە. یەکێکی تر لە هۆکارە هەناویەکان هۆکاری کێشەی سنگە ئیتر ئایا هەوکردنی درێژخانی سیەکان بێت هۆکاری هەوکردنی سیەکان و کشانی بۆری هەواکان بێ کە پێوتێ برۆنکێکتەسس بەهۆی کۆبوونەوەی ئیفرازات و گەشەکردنی بەکتریاکان تێیدا دروستبوونی بۆنی ناخۆش زیاتر ئەکا لە کەسەکانە. هۆکارەکانی بۆنی ناخۆشی هەناسە زۆرینەی هۆکارەکانی بۆنی ناخۆشی دەم و هەناسە لە ناوپووک و ددان و زارۆدەست پێ ئەکەن و ئەکرێت کۆمەڵێک هۆکاریان هەبێت وەک خواردن هاڕینی خواردن و کۆبوونەوەی پاشماوەکان لە دەوری پووک و ددان و ناوچەی نێوان ددانەکان ئەکرێت ژمارە و چالاکی بەکتریاکان زیاد بکات و بۆنی ناخۆش دروست بکەن. هەندێک خواردنی دیاریکراوی وەک تور، کەوەر، سیر و پیاز ئەکرێت بۆنی دەم ناخۆش بکەن. پاش هەرسکردنیان ئەم خواردنانە لە ڕێگەی گەدەوە دەگوازرێنەوە بۆ سووڕی خوێن و لێەوە بۆ سیەکان تا تەواوبوونی زیندە چالاکی ئەم خواردنانە بۆنی هەناسەی مرۆڤ بە ناخۆشی ئەمێنێتەوە. بەرهەمەکانی تووتن ئەو بەڕێزانەی بەرهەمەکانی تووتن دەکێشن وەک جگەرە، نێرگەلە، پایپ بەهۆی خودی کێشانەکەوە بۆنی هەناسیان ناخۆش ئەبێت. جگە لەوەش ئەم بەڕێزانە پتر لەبەر مەترسی نەخۆشەکانی پووکدان کە ئەمەش ئەگەری ناخۆشبوونی بۆنی دەم زیادەکەن. ناخاوێنی دەم و ددان پاش نان خواردن پاشماوەی خواردن لە دەوری پووک و ددان و ناوچی نێوان ددانەکان کۆ دەبرێتەوە. بەهۆی چالاکی بەکتریاوە توێژاڵێکی نەبینرا و دروست ئەبێت کە لەسەر زمان و نەرمەشانەکانی ناودەم و ددانەکان کۆ ئەبێتەوە. گەر بە ددان شوشتن و بەکارهێنانی دەزووی پزیشکیەوە ئەم توێژاڵە لا نەبرێت ئەوە بەهۆی گەنینی ئەم توێژاڵە پووک و ددان و زمان نەخۆش ئەکەون و بۆنی دەم ناخۆش ئەکات.
و ئەگەر کیف و تاقیمی ددان بە باشی و بە شێوەیەکی ڕۆژانە خاوێن نەکرێنەوە ئەوە ئەمانیش بۆگەن ئەکەن و بۆنی هەناسە تێک دەدەن. دەمە وشکێ لیگ لە ناودەمی مرۆڤە ڕۆڵێکی گرنگی هەیە لە خاوێن ڕاگررتنی زار و شوشتنەوەی پاشماوەکانی خواردن. کەمبوونەوە یان وەستانی دەردانی لیگ ئەبێتە هۆی وشکبوونەوەی دەم و دروستبوونی بۆنی ناخۆشی هەناسە. بە شێوەیەکی گشتی مرۆڤ لە کاتی خەوە لیکە ڕژێنەکانی لەکار ئەوەسن. لەبەر ئەوە بەیانیان بۆنی دەم بێزراو ئەبێت. ئەم دۆخە خراپتریش ئەبێت ئەگەر مرۆڤ لە کاتی خەوە بەدەمی کراوە هەناسە بات. هەندێک جاریش بەهۆی نەخۆشکەوتنی لیکە ڕژێنەکان یان چارەسەری نەخۆشی ترەوە ئەم ڕژێنانە لەکار ئەکەون. دەرمان هەندێک دەرمان کە بۆ چارەسەری نەخۆشیەکانی لەش بەکارێن ئەکرێت ببنە هۆی ناخۆشبوونی بۆنی هەناسە بەهۆی وشکردنەوەی دەمەوە. هەندێک دەرمانی تریش بەهۆی زیندە چالاکی لە شەوە تێک ئەشکێن و کۆمەڵێک مەوادی کیمیایی لێوە بەردێت کە لە ڕێگای خوێنەوە بۆ هەناسە ئەگوازرێنەوە و بۆنەکەی تێک دەدەن. هەوکردن لە ناودەمدا کلۆربوونی ددان نەخۆشیەکانی پووک و برینی دەم لە هۆکارەکانی ناخۆشبوونی بۆنی هەناسەن و جگەلەوە دروستبوونی برین لە ئەنجامی نەشتەرگەری هەڵکێشانی ددان هەروەها نەشتەرگەریەکانی تر ئەکرێت بۆنی دەم ناخۆش بکەن. نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ کۆبوونەوەی بەکتریا لەسەر ئاڵوەکانی مرۆڤ و چالاکی ئەم زیندەوە ڕۆچکانە بۆنی هەناسی مرۆڤ ناخۆش ئەکەن. جگە لەمە هەوکردنی درێژخایانی قورگ و لوت و گوێ ئەکرێت بۆنی دەم ناخۆش بکەن. هۆکارەکانی تر هەندێک نەخۆشی وەک شێرپەنجە و نەخۆشیەکانی زیندە چالاکی لەش وەک جۆری دووەمی شەکرە ئەکرێت هەندێک مادەی کیمیایی دروست بکەن کە بۆنی هەناسا تێک بن. هەندێک دۆخی وەک شلبوونەوەی گیرەی گەدە و گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناوزار ئەبێتە هۆی ناخۆشکردنی بۆنی دەم. لە منداڵدا پەڕینی خواردن و تەنی نامۆ بۆ ناوچەکانی پشتی لوت ئەکرێت هۆکاری بۆنی ناخۆشی هەناسە بێت. پێشەوەی کە بچڕین لە بەرنامەکە باسمان لە هۆکارەکان کرد پەیوەندیدار بە قورگلوت و جۆ لە هەڵکردنی گیرفانەکانی هەوای کە خەڵک پێڵێت جیوب زۆر ورد بووینەوە لەگەڵ بابەتی نیشتەرگەری لوتە. دکتۆر مێ لێرە کە دەست پێکەینەوە ئێستا ئەمە قاوەیە باشە؟ قاوە هەموو کەسێک زانێت بیخۆرەوە دەمە بۆنی قاوەی لێیە. بۆ یەکێکی تریشە لە هۆکارەکانی بۆنی ناخۆشی هەناسە لەبەرەوەی کە قاوە وشک دەکاتەوە گەر بەدوای ئاو نەخۆیتەوە هەر لەبەرەوەش لە زۆر شوێن کە قاوە هەن لەگەڵ پەردا خاویش بۆ هەن. بەڵام ئەمە شتێکە لەژێر کۆنتترۆڵی خەڵکە لەژێر دەسەڵاتی خەڵک خۆیەتی شتێکی تریشمانێ لە زانستی پزیشکی هەردووکمان باشە زین پلەن ئاترۆجێنیکە ئەوەی کە دکتۆر دروستیەکە بێ زەحمەت کامانن ئەو هۆکارانی کە پەیوەندیدارە بە بۆنی دەمەوە لە پسپۆڕی قورگلوت و جوای هەیە ئەکرێت دکتۆر دروستی بکە. بەڵێ بەنسبەت پسپۆڕەکەی ئەمەوە یەکێ لە هۆکارەکان ئەوەی کە ممکنە بەدەستی پزیشکی نەشتەرکارەوە ڕووبات ئەو نەخۆشانی کە نەشتەرگەری لەوزەتێن و ئاڵوی پشتی لوتیان بۆکەین لە دوای نەشتەرگەرەکە و شوێنی عملیاتەکە کەمە ئیلتیابەکە یا طبقەیەکی سپی دروستەکە پێڵێن سڵەت ئەمە ئەبێ بە هۆکاری بۆنی دەم. هەنە حاڵەتمان هەیە ئەو نەخۆشانەی کە بەردی بۆری لیکە ڕژێنەکانیان ئەبێت ئەگە نەشتەرگەریان بۆ بکەیت و دوای نەشتەرگەرێکە بە هۆکارە لە هۆکارەکان بۆری هینەکە تەسک بێتەوە بۆری لیکە ڕژێنەکە و بێ بە سەبەبی ئەوەی کە لیکێکی کەم بێتە دەمکەوە ئەمە تو ئەبی بە هۆکار بوو ئەوەی دەمەکە وشک بێتەوە و وشکبوونەوە باسمان کرد خۆی لە خۆیان هۆکارێکی سەرەکیە. هەنە جار بۆ نەخۆشانەی کە شێرپەنجەی ناودەمیان هەیە هی هەست شوێنە بێت ئەگەر چارەسەریان بۆ بکرێ بە تیشک ئەوانەی کە چارەسەری تیشکیان بۆ ئۆکرێ و نەخۆشانە ناودەمیان وشکەوێت لیکە ڕژێنەکانیان کەمکار ئەبن و لیک کەم ئەڕۆژن ئەمەش خۆی لە خۆیان جارێکتر بۆنی دەم دروست دەکاتەوە. هەنەجار لە پسپۆرەتی جەنابتانە دکتۆری دان کە ئیشەکات زۆر جار ئەگەر نەخۆشەکە بە جوڵی یاشتێک ئەو ئالەتانی کە بەدەستانەوێ برینە دروستەکە لە دەمەکە ئەڵسەر دروستە بێت برینی ناودەم دروستە بێت زۆر جار ئەو ئەڵسەرە ئەو برینی ناودەمە ئەبێ بە هۆکار بۆ دروستبوونی بۆن. باش ئەمانە هۆکاری کورتخانن بە شێشی گشتی ئەمەلاتی لەوزەتێن ئەمەلاتی جیوبە هەروەها
هەڵبەت جگە لە چارەسەری تیشکە زۆر جارە پێ درێژخایان بێت و برینار بوون بەڵام دووبارە گەڕەمەوە سەر بابەتی جوانکاری لوت ئەکرێت جوانکاری لوت هۆکارێک بە بوونی هەناسە ئەوە بە شێوەیەکی ناڕاستەخۆ بڵێن پێمان وتی وتمان هەچ نەخۆشێک کە نەیتوانین لە ڕێی لوتەوە بە ئاسایی هەناسە بە دەمەکاتەوە بەدەم هەناسەیە هەناسەدانش لە ڕێی دەمەوە دەموشکاتەوە هۆکارێکی سەرەکیە لە دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم لیکە ڕژێنەکان بە شێشی گشتی لە زانست پزیشکیە دوو کۆمەڵمان هەیە کۆمەڵێکیان پێڵەن گەورەکان کە سێ جووتن سێرانەکەون ئەم لایەوە سێرانەکەون ئەم لایەوە گەورە لیکە ڕژێنەکانە کە یەکیان ئالێرایە و لە ناو دەمە ئەکرێتەوە یەکیان ئالێرایە و لە پشتەوەگرێتەوە ئالێرا لە ژێر زمانە ئاکرێتەوە کە ئێستا بە تەنیشتی بنەوە بە وێنەیەک زۆر بەڕوونی ئەیبینن و جگەلەوەش کۆمەڵێکی ترمان هەیە پێڵێن وردە لیکە ڕژێنەکان کە ئەمە ژمارەیان نەزانراوە بە ملیۆنانە نەزانراوە چەندێکە لاڵقی پێشوشە لەگەڵ دکتۆر محەممەد دەکە پزیشکی دانە باسی ئەوەی کرد کە ئەگەر بێتەوە کەسانی تاقمەکەن ئەگەر تاقمەکە بە شەو دانەکەنن ئەکرێ ئەو لیکە ڕژێنانە دابخات و بۆنی ناخۆشیان ناسە دروست بکە بەڵام پسپۆری کارکردن لە لیکە ڕژێنەکانەوە بەڕزانی کە کێشیان هەیە پزیشکی پسپۆری قورگڵ و توژۆیان بینێ یان نەشتەرگەری گشتی ئایان بینێ یان پزیشکی دان ئایان بینێ یان پزیشکی نەشتەرگەری شەویلگە و ڕۆیان بینێ لە ئێستا لەو علمەی کە ئێستا باوە پسپۆرەتی لیکە ڕژێنەکان ئیشی دکتۆری قورگڵ و توجۆ ئیشی نەشتەرگەری شەویلگە و ڕۆوە بەگشتی ئەم دوو پسپۆرەتەیە بەڵام جاری جاران کە پسپۆرەتەکان کەمتر بوو نەشتەرگەری گشتی ئەیبینین لەو شۆنانەشی کە پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە ڕوومان نەبوو پزیشکی جراحەی دەمودان ئەیبینین یعنی پزیشکی ددان ئەوەی کە پسپۆرەتی لە نەشتەرگەری ناودەما با بڵێن چکە شەویلگە ڕوو بەنسبەت ئێمە وەکو کوردستان پسپۆرەتێکی تازەیە تقریبان 10 ساڵ 15 ساڵێکە بێت لێرە دروست بوو لە پێش ئەوە ئاوا ئەبینە بەڵام ئێستا وەکو پسپۆرەتی شەویلگە و ڕووە وەکو کار و نەشتەرگەریەکانی لەگەڵ قورگڵ و توجۆ بەڵام پزیشکی ددان کێشە سەرەتایەکانی ئەتوانێت هەمووی چارەسەر بکات لیکە ڕژێنەوەی کە تف دروستەکە لە ناودەما و ئەوەی کە پێوەترێتی لیکی ناودەم تفی ناودەم ئەوەی کە دوجار لە کاتی پار و دژوینە یارمەتیدا بێت کە خواردنەکە قوت بێت و بچێتە خوارەوە و ئەگەر ئەم لیکە ڕژێنانە باش کار نەکەن یا پەک بکەون لە کارکردن ئەبێتە هۆی دروستبوونی بۆی ناخۆشی هەناسە زۆر بە جوانی ئاماژەت بەوەدا کە فەرمووت چارەسەری تیشێکی چێک لەوانەی کە دەکرێت لیکە ڕژێنەکان مشک بکاتەوە کەسەکە تووشی بۆنی ناخۆشی هەناسە بکە بەردی لیکە ڕژێنەکان چ جای بەردەکە خۆی بێت چ جای تەسک بوونەوەی لیکە ڕژێنەکە بێ پاش نەشتەرگەریەکرێ بۆنەکە دروست بکە جگە لەم هۆکارانە بۆچی ئەکرێت لیکە ڕژێنە لە کار بکەوێت هەنێ جار کۆمەڵە دەرمان هەیە کە بەکارێنی نەخۆش بە هەچ هۆکارێ بیخوات خۆی لە خۆیان ئەبێ بە زەعیفبوونی کاری لیکە ڕژێنەکان زەعیفبوونی کاری لیکە ڕژێنەکان وای لێەکە کەم ئیش بکات و کەم لیک بڕژێت هەنێ جار بەرکەوتنی لیکە ڕژێنەکان مەسەن یەکێ حادسەیەکە یا شوێنێک لیکە ڕژێنەکە بەرەکەوێت برین دروستە بێتیەوە لە چاکبوونەوەکە ئەبێ بە فایبەر بە هەمان شێوە کەمتر ئیشەکات بەرکەوتنی تیشکی چارەسەری شێرپەنجەکان ئەمە وشکێکاتەوە دروستبوونی بردێکی زۆر لە لیکە ڕژێنەکانە بە تایبەت ئەوانەی کە لە ژێر چەناگە لیکە ڕژێنی ژێر چەناگە ئەمە یەکێک لە لیکە ڕژێنە گەورەکانی کە زۆر دەوری هەیە ئەیکات زوو و ئیلتیهابکردن هی لیکە ڕژێنەکان بە تایبەت لیکە ڕژێنی نیکافی ئەمانە ئەگەر زوو هەو کاتی ئەوانە ئەپوکێتەوە لیکە ڕژێنەکە کەمتر ئیشەکات کەمترین حاڵەتیشە دروستبوونی گرێی شەرپەنجەی لە لیکە ڕژێنە گەورەکانە بە تایبەت لیکە ڕژێنی نیکافی ئەوانە ئەبن بە هۆکار بۆ کەمکارکردنی لیکە ڕژێنەکان هەندێک نەخۆشیمان هەیە لە زانستی پزیشکیە کە پێڵەن ئۆتۆ ئیمیون دزیز ئەو نەخۆشیانەی کە لاشە و بەرگری خۆت لە بری ئەوەی کە پارێزگاریت لێ بکە پەلامارتەیات و پاکە دەخا بۆ نمونە جۆری یەکەمی نەخۆشی شەکرە لەو نەخۆشیانەیە شێرپەنجەیە سەبێکی لەو نەخۆشیانە ئەژمارەکرێت کە بەرگری دەشی خۆتە و بەرامبەر بە خۆت هەڵەگەڕێتەوە لە لیکە ڕژێنەکانە هەمان کێشەمان هەیە کە لەشی خۆت پەلاماری خۆت بات و پاکی بخات زۆر دەگمەنە کاکە دکتۆریان وەکو دەگمەن زۆر دەگمەنە تەنانەت ئەوانە کەمەکەی ئەوە نیە بە گشتی ئاماژەی باشە لە مەسەلەی دەرمانەکانە بۆ نمونە پاراستۆڵ دەرمانەکە بۆ سەر ئێشە بەکارە هێنرێت ئەلتیهابات دەرمانی ئەلتیهابات ئەمۆکسیسیلین و تاکۆتایەکەی دەرمانەکە بۆ هەوکردنەکان بەکارە هێنرێت بەڵام زۆرینی ئەو دەرمانەی کە ئەکرێت مرۆڤ وشک بکەنەوە لام وابێت دەرمانە دەرونیەکانە دروستە بێگومان جگە لەوان چیترەکرێت دەرمانەکانی کە بۆ شێرپەنجە بەکارێت بۆ چارەسەرکردنی شێرپەنجە بەکارێت لەگەڵ ئەو دەرمانانەی کە بە گشتی ئەو لە جەستەیە کەمەکاتەوە
وەکوانی کە بۆ زەخت بەکارهێنرێت بێگومان ئەوانە ئەبن بە هۆکار بۆ وشکبوونەوەی لیکە ڕۆژانەکان بە گشتی جگە لەو دەرمانانی کە بۆ نەخۆشی دەرونی بەکارن بۆ چاسەر نەخۆشی دەرونیەکان بەکارەهێنرێن کە ئەکرێت دوجار یەکێ لە لێکەوتەکان یەکێک لە ماکەکانی یەکێ لە کێشەکانی ئەوە بێت کە دەموش بکاتەوە بۆی ناخۆشی هەناسە دروست بکە هەر حاڵەتێکی دەرونیشمان هەیە کە بە هالۆفۆبیا ناسراوە ترس لە بۆنی ناخۆشی هەناسە بەڕێز دکتۆر زامدار حەمە ڕەسوول کەریم کە پزیشکی پسپۆڕی دەرونیە باس لە هەردووشیانەکە هەمەوە دەرمانانی کە ئەکرێ مرۆڤ وشک بکەنەوە بۆنی ناخۆشی هەناسە دروست بکە و هەم ئەو حاڵەتی کە پێوترێت ترس لە بۆنی ناخۆشی هەناسە بینەریەوە بین و گەڕن خزمەتان بۆ دوا بەرگە لەگەڵ دکتۆر دیلانە اینجا باسە دەستنیشانکردن بابەتە و هەندێک شتری وردەکاریەکەین لەگەڵ بۆنی دەما بە تایبەتی و بابەتانی کە پەیوەندی دارن بە هەنا و قورگول و توجۆ لەگەڵ مامن. کاتێک هەنێک لەو حاڵەتانی کێنە لامان یاخود ئەنێرێن لەلایەن پزیشکانی تایبەتمەندی ددانەوە کە گرفتی هەستکردن بە بۆنی دەمیان هەیە بەڵام پاش پشکنینی تەواوەتی دەرەکەوێت کە هۆکارێکی ئۆرگانی عضوی نییە بۆ ئەم هەستکردن بە بۆنی دەمە کە خۆی هەستی پێەکە بۆ بە تایبەتی تریش کەسە نزیکەکانیش بە هەمان شێوە ئەمەمان پێڵێن بۆ نمونە دایک یاخود هاوسەر کە لەگەڵ یاژی ئەندامەکانی دیکەی خێزانەکەڵێ ئەم خۆی واڵێ بەس ئێمە هیچ هەست بە بۆنێکی ناخۆش ناکەین لێرە ئیتر اینجا ئەمە بێ هەڵسەنگاندن بکەین و ئەبێ وردەکاریەکان وەربگرین لە ڕاستیە ئەوەی کە زۆر ئێمە تێبینی ئەەکەین بە تایبەتی لە هەنێک حاڵەتی دیاریکراوی دەرونیە ئەمە دروستە بێ لە باوترینەکانیان لە حاڵەتی با بڵێن لە ڕاوکەی کۆمەڵاتی ئەمە دروستە بێ وەکو جۆرێک لە کۆبوونەوەی نیشانەکان کە کەسەکە ترسی هەیە لە بەرکەوت لە پەیوەندی و کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵاتیەکانە هەستەکە کە بۆنێکی ناخۆش لە دەمی هەیە بەڵام لە ڕاستی شابەم شێوازنی ئەمە کاتێ بیانەوە ئەوەی تر گۆشەگیری کۆمەڵاتی پێڵە بژێرێ و لە بەشێک حاڵەتەکانی ترە لە خەمۆکیە کە تایە کەسەکە ئەوەی کە پێ تێڕوانین بۆ خودت سەلفستیمی دابەزێ بە هەمان شێوە جۆرێک لە بیرکردنەوەی بۆ دروستە بێت کە پێی وایە ئەم کەموکوڕێکیە وەکرێ ئەو کەموکوڕیە لە هەنێ لە حاڵەتەکانە بریتی بێت لە هەستکردن بە بۆنێکی ناخۆش کە پێی وایە ئەم بۆنە لە دەمی ئەم دەرەجێ لە ڕاستیە دەوروبەرەکانی هەمووی پێچەوانی ئەماڵن کە ئێمە هیچ هەست بۆ ناکەین تەنانەت زۆر جار کەیساتەکان دەسە خەنە سەر دەمیان یا پەڕۆیەک یا کلنسێک بەکارێن هەمیشە نانەوە دەمیان بکرێتەوە یا کاتێک کە قساکە تەنانەت وەکۆڵێ لە ژێر لێەوە قساکە نەکالەوەی کە دەوروبەرەکانی وا هەست بکە کە ئیزعاجە بن بۆنەی کە ئەم هەیەی کە لە ڕاستی شابوونیە تەمەن لێرە لە ڕاستیە ئێمە دوو جۆر لە نیشانەمانەیە نیشانەیەکیان کە پێڵن ئۆبجکتیڤ واتە بابەتیانە کە دەوروبەرەکان هەستی پێکەن جۆرێکیش لە نیشانەکان سبجکتیڤن خودین کە خودی کەسەکە خۆستی پێکە هەر کاتێک ئەم دوانە تەتابق نەبوون لە یەکە ئیتر ئەمە شوێنی لە سەرۆسانە کە دەبێت هەڵسەنگاندنی زیاتری بۆ بکەین لە بەشێک لە حاڵەتەکانی دیکەی تەنگژەی لێگۆڕانی با بڵێن شێوازی جەستە کە پێوتە بەدی دیسمۆرفیک دیسۆردەر یەکێک لە حاڵەتەکانیش ئەکرێ بریتی بێت لە ئەوەی کە پێوتێ هالیتۆفۆبیا یعنی ترس لە بۆنی ناخۆشی دەم لە هەنێک لە حاڵتی دیکە بەڵێ لە بنەڕەتە نسبەتێکی زۆر کەم لە بۆنی ناخۆش هەیە بەڵام ئەمان مبالغەی تیاکەن ئەو پەڕی وەکوواڵێ توندی بەکارهێنێت هەران زۆر جار ئەمانە ئەو ڕێگانی کە بەڕێستان بۆیان دیارریەکەن لە بەکارهێنانی ماوسۆش و لە بەکارهێنانی فلۆسین و لە بەکارهێنانی برۆشین و لەمانە وەکوواڵێ ئەو پڕی توندێتیەگرێت کە زۆر جاری وە هەزیان بە دەم و بە پوک و بە لەوی خۆیەگەێنێ لە ڕاستیە ئەمانە ئەتوانی بڵێن تا حدێکی زۆر ئەو جۆرانن لە هەستکردن بە بۆنی ناخۆشی دەم بەبێ ئەوەی کە لە واقعا بوونی هەبێ یاخود ئەو پەڕی پەرگیریتیاکە لە بەشێک لە حاڵەتەکانی دیکەیە کە گرنگە من ئەمێ ئاماژەی پێمەشەوەیە کە بەشێک لە چارەسەرە پزیشکی دەرونیەکان بە شێوازی ئیشکردنیان ئەکرێ یەکێک لە کاریگەرە لاوەکەیەکانیان برتی بێت لە زیرۆستۆمیاوەی کە پێوتێ وشک بوونەوەی دەم تەمەن بەڕێستە زانی لە ڕووی زانستی وشکبوونەوەی دەم یەکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی بۆنی ناخۆش تەمەن ئەمە تا حدێکی زۆر ئەبێ ئێمە ئەم کاریگەرە لاوەکە بە هەند وەربگرین و بۆ کەسێک کە بە بەردەوام ئیشەکەی برتی بێ لە بەرکەوتن لەگەڵ خەڵکە دەبێ ئەمە گرنگی پێ بدرێەوە بێ اختیاری چارەسەرێکی بۆ بکەین کە کەمترین کاریگەری لاوەکی هەیە لە ڕێگەی وشکبوونەوەی دەمەوە تاوەکو ئەم گرفتەمان بۆ چارەسەر بکرێ. لە دوو بەرگە یەکەمی بەرنامەکە باسمان لە هۆکارەکان کرد بۆ بۆنی ناخۆشی هەناسە و بە کۆمەڵێکی باشە لەگەڵ دکتۆر دیلانە چینەوە زەم زۆری کشمان بێکە
بڵین مناقەشە کرد تاوتوێ کرد گفتوگۆ کرد دکتۆرەمە بزانم بۆ نمونە لە هاوکردنی جیوبەکانە هاوکردنی گیرفانە هەواییەکانە کە ئەچی بۆ لای پزیشکێکی قورگلوتی ژێ و بەڕێزت ئەفەرمێ بڕۆژ ئەیەکم بۆ بگرە ئێوە سەیری تیشکەکەکەن و لە تیشکەکە ئەزانن هەیەتی یانیەتی ئەگەر لەو زەتێن بێڵە دەمکەرەوە شتێکە خاتە سەر زمان تو سەی لەو زەتێنەکان تەکات و ئەفەرمێ کە باشە خراپە پێویستی بە عملیاتە پێویستی پێی نییە بۆ نمونە لە نەخۆشەکانی خوێنە بە فەحسی خوێنە زانین کە ئەو کەسە نەخۆشی خوێنی هەیەیاننا بۆ بۆنی ناخۆشی هەناسە هیچ جۆرە پشکنینێکمان هەیە بۆکو پۆزتیڤ و نێگەتیڤ بڵێم کەسە بۆنی ناخۆشی هەناسەی هەیەیانەتی بە کورتی دوشتی بچکۆ لە باسکەین ئێمە لە زانستی پزیشکیە بۆنی ناخۆشی دەم پێوترێ ئاوێنەیەکی گەورە کە ئاوێنەیەکە ناو نەخۆشیەکانی ناولەشی مرۆڤی پێ ئەدۆزیتەوە بەنسبەت پسپۆڕێتی ئەمەوە بۆنی ناخۆشی ناودەم شتێ نییە نقطەیە نییە ئاوا پەنجەی بخەیتە سەر یەکسەر دەستنیشانیکەی ئەبێ سەرەتا دکتۆرێکی دەم و ددان کێشەکانی ددان چکە من وکو پسپۆڕەتی من احتیمالە نتوانم هەموو کێشەکانی ددان ببینم و چارەسەریکەم کەی ئەو کێشانەی نەما و کاتە منیم وکو پسپۆڕێکی قورگلوتی گوێ چێکم ئەگەڕێم بۆ هۆکارەکانی کە پەیوەستە ببنەوە ئایا ئاڵۆکانی کێشەی هەیە ئایا جیوبەکانی و گیرفانەکانی لوتی و ئاڵۆکەی پشتی لوتی نەخۆشەکە ئایا کێشەی هەیە ئایا نەخۆشەکە کێشەی گەدەی هەیە ئەوە یەکی کارێکی زۆر ئەساسیە ڕاستە گەدە پەیوەندی بە پسپۆڕەتی منەوە نییە بەڵام بۆ ئەم نەخۆشیە پەیوەندیەکی سەرەکی هەیە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناو قورگ و سوتانەوەی قورقڕاگا هەم نەخۆشەکە پێ کۆکێت هەم نەخۆشەکە ئازاری بۆ دروستە بێت دەنگە گۆڕێت لەگەڵیشە بۆنێکی زۆر ناخۆشی ناودەم دروستەکە ئەو بە بۆنی ناخۆشە بۆ لای من بەڵام کە ئەگەڕیتەوە فەحسی بۆکەیت و نازۆری بۆکەی سەرکی قورگی سوتاوەتەوە قورگی بەچی سوتاوەتەوە بە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە دکتۆر لام وابێ ئەم گەڕانی ترشەڵۆشی گەدەیە جگەلەوەی کە باس کرد و فەرمودێکێک لە هۆکارانی کە ناتوانیت بەهۆیەوە ئەسماش کۆنتترۆل بکەی یان ڕەبۆ کۆنتترۆل بکەی زۆر شتەکات دەنگە گۆڕێ قورگێشاکە کۆکەی وشک بۆ نەخۆشەکە دروستەکە ئیزعاجی ئەکات سەرێشەی بۆ دروستەکە هەنێجار بۆنی دەمی ناخۆشەکە کێشەی زۆرە دروستەکات گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە ئەو کاتە ئەگەر ڕوویە پسپۆڕەتێکی تازەیەتە ناوینەکە پسپۆڕەتی جیازی هەزمیەتە ناوە بۆ نمونە لە ئەوەی کە پێڵەن میگرین لاسەرێشە شقیقا داگنۆسیزەکەی کە پێڵەن داگنۆسیس بە ئەکسکلوژن لە زانستی پزیشکیە دەستنیشانکردن بە جیاکردنەوەی هۆکارەکانی تر یا بەکردنە دەرەوەی هۆکارەکانی تر بەڵام لە نەخۆشیێکی و کۆرۆنایە کە ئێستا زۆر باوە لۆکێک گەنێکن بە لوتاوی خەنە ژێر جیازێکەوە ئەڵێن کۆرناوە یا کۆرۆناو نیە بەڵام لە لاسەرێشەیە ئەڵەن مادام فلانشتنی و فلانشتنیە کەواتە میگرین هەیە لاسەرێشە هەیە شقیقەت هەیە کاوابێ بۆنی دەم دەستنیشانکردنەکەی بەوە ئەبێ بە ئەکسکلوژنە بێ شتەکانی ترەکەیتە دەرەوە بێگومان لە شتە زۆر باوەکانەوە پیاەیت کە لە پسپۆڕەتی جەنابتانەوە دەست پێکەوە و دکتۆری دان دەمودان و پوک کێشەی نەبوو ئەگەڕی بە دوای هۆکارەکانە ئەگەڕی دکتۆریان هۆکارەکانی ناخۆشی بۆنی دەمچێت بە دوای ئەگەڕی لەکوێ دۆزیتەوە ئەوەستی تو چارەسەرەکەی چارەسەری ئاراستاەکەی ئەگەر ئەمانە و هیچ نەدۆزیەوە پسپۆڕەتی دەرونی ئەو کاتە ئەبێ هەڵسەنگاندنێکی دەرونی بۆ باری دەرونی نەخۆشەکە بکات عنی بە دوای هۆکارەکانە ئەگەڕی ئەتر لە نقطەی یەکەمەوە دەست پێەکەی لە بەرباوترینەوە بەرەو دەگمەنترین من بیستومە لە ناو خەڵکە ئاڵێن ڕێگاگەیە کاتوانی هەردوو دەستی خۆت کۆ بکەیتەوە فو بکەی بە ناو دەستا 2 دقە 3 دقیقە دوای تۆزێک بۆستی دوێنجا بینیتەوە بۆنی دەستت بکەی بزانین بۆنی ناخۆشی هەناسە زۆر نەزانستی ئەو مۆزوعە هەنێ جار تۆ کێشەیەک تێ لە لوتە کێشەیەکە هەیە لە لوتە ئەم کە هەناسی ئەتیادی ئەیەی بۆنی ناکەی بەڵام لەم حاڵەتە کە ئاواکەیت و بەزاخت هاواکاڵە مشتێ و بۆنی ناولوتەکە دەکەی مەرج نییە ئەوەی کە ئاوای کرد بۆنەکە هی دەمی بێت جاری وایە بۆنی ناو لوتێتی بۆنی دەسێتی بۆنی ڕیشوسمێڵێتی بۆنی سوراوەکەی لێوێتی ئەمانە ئەڕاتەوە ناوە ئەژناوکو بابەتی زانستی و ئەبێ بگەڕێ بدەی هۆکارەکان لە بەرباوەکانە دەست پێکەی بۆ دەگمانەکان بۆ دۆزینەوەی هۆکار لە نەخۆشی شوک و سیۆپیدیا گیرانی درێژخانی سیەکان و بۆرەکانی هەناسە ئەمریکتان هەیە کە ئەچتە سەری فوی پیاکەیت و بڕی ئۆکسسیجینە پێ لە سیەکان و تێربوونی ئۆکسسیجین لە سیەکانتان بۆ بۆنی دەم هیچ جۆرە ئامێرێکمان هەیە کە بڕی ئەو گازانە پێوێکە لە یەتە دەرەوە بۆی بڵێ کەسە فلان بۆنی دەم هەیە خوشتی وامان نییە ئەوەی کە من تا ئێستا وەکو پسپۆڕەتی من بینیەوە شتی وامان نییە وەکو پێم وتی دەستنیشانکردنی هۆکار ئەبێ بە دوای گەڕان بێت بە دوای هۆکارەکانە یعنی ئەگەر تۆ بچێت تەشخیصکەی ئەبێ بگەڕی بە دوای هۆکارەکانە بۆنی دەم وەکو پێم وتی خەڵق هەستی پێکا لە تەنیشتەوە
خۆت هەنێ جارە سیپێکی بەڵام زۆرینەی زۆری خەڵک خەستی پێکات. دوا پرسیارم لە ئێرەنا لە ئەمریکاش ملیاران دلار سەرفەکرێ بۆ پێداویستەکانی بۆ خۆشکردنی هەناسە بۆ نەسپراهەیەکی تەناو دەمتەوە بنێشتێ ئەیجاوی دەمشۆر غەرغەرە هەیە هەڵبەت جگە لەو دەمشۆرانی کە وەکو پزیشکانی دامبەشێکی زانستی مامەڵی لەگەڵاکەی. ئەمە بزانم ئەوانی کە پێوترێ ئەمە بۆ بۆنی ناخۆشی هەناسێ لە ڕووی زانستی و تاکو چەند ڕاستن و تاکو چەند کاریگەرن ئەگەر بەو شێوێ نەگەڕێن کە جەنابەت فەرمووت. بەتێکی دکتۆرجان چارە سەرکردنی بۆنی ناخۆشی دەم دوو بابێکی چارەسەری سەرەتایی لەگەڵ چارەسەری کۆتایی. چارەسەر سەرەتاییەکان عادەتەن بۆ ئەو کەسانەیە کە ئێهمالن لە تەندروستی خۆیانە ئەگەیان لە دەمودانیان نییە دان ناشۆن پەتیدان بەکار نایانێت خواردن لە دەمی ئامێنێتەوە خواردنی بۆ ناری ناخۆشە خوارد ئەمە ئەم پریپەرێشنانی با بڵێن ئەم بابەتانەی کە لە سایدەلەکان هەیە ئەمە بۆ ئەو کەسانەیە تۆ ئەتوانین ڕێنماییکە بڵێ کاکە دان پشۆ فڵچەیدان بەکاربێنە زمان نەپاکەرەوە کە ئەچی بۆ شوێنێک پیاز مەخۆ سیر مەخۆ قاوە مەخۆ ئەمانە مەخۆ لەگەڵیا کە ئەمانەی کردو ئەگەر نەختێ بۆنی مە ئەتوانێت مەسەن سپری دەم بەکاربێنە غەرغەری دەم بەکاربێنێ ئەمە چارەسەر سەرەتاییەکانە بۆ هەموو کەسێک ئەبێت خاصەتەن بۆ ئەوانەی کە ئیهمالن لە سەحەتی خۆیانە ئەگەر یەکێ بە تایبەت نەخۆشی هەبێت ئەمانە دەوری نییە نەختێک کەمێکاتەوە بۆنەکە بەڵام چاری ناکات ئەگەر کێشەی هەبێ نەخۆشی هەبێ بە نەخۆشەکەی چارەسەر کرێ بەس ئەوانی کە بۆنی دەمیان نەتیجەی ئیهمالی و پشتگوێخستنی تەندروستی گشتی خۆیانە بۆ ئەو کەسانە بەڵێ ئەگونجێ و باشە. بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر دیلان عارف عەلی پزیشکی پسپۆری قورگول و تووکێگە لەگەڵمان بوو بەڕێز دکتۆر پشتیوان غەریب کە پزیشکی دەرمانسازە ئەو باس لەو گیراوانە کات کە لە دەرمانخانەکانە بەردەستن و هەندێک ڕێنمایی باشیشتانە تێ لەسەر و بابەتە و پاشەوە گەڕمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە لەگەڵمان. بەشێکی گشتی ئەمە ئەتوانین بڵین بۆ چارەسەرکردنی بۆنی ناخۆشی ناودەم چەند ڕێگەیەکی زۆر گرنگمانەیەکێ لەوانە دانیشتن بەشەیەکە ڕێک و پێک بەکارهێنانی پەتی ددان و بەکارهێنانی زمان پاکەرەوە خاڵێکی تر ئەوەیە بە 6 مانگجارە سەردانی پزیشکی پسپۆڕی ددان بکرێ بەڕاستی بۆ ئەوەی ئەگەر یەکێک ئەم کێشەیە هەبێ خاڵێکی ترەوەی واتێنان لە جگەرە خاڵێکی تر ئەوەیە ئەگەر یەکێ ناودەمی وشک بێتوانێت بە هەر هۆکارێ بۆ بارۆکاری نەخۆشی بۆ چارەسەر بکرێ لەو گرنگتر زۆر جار بۆنی ناخۆشی ناودەم بەهۆی نەخۆشیەکەوانێ یا بەهۆی دەرمانێکەوە بۆ حاڵەتێکی ترکە بەکارێنرێ دروزە بێت لەو کاتانەیە پێویستە پزیشکی پسپۆڕم کەسە ببینێت و بۆی کە چارەسەری ئەو نەخۆشە یا ئەو کێشەیە کرد بۆ هەماشێ بۆنی ناخۆشی ناودەم نامێنێ بەنسبەت ئەو بەرهەمانی بەکارێنرێن لەناو دەرمانخانەدا بۆ چارەسەرکردنی بۆنی ناخۆشی ناودەم بە چەند شێوەیەک هەن بە شێوەی هەویری ددان بە شێوەی ماوزوەڕۆی کە ناودەمی پێ ئەشۆرێت بە شێوەی جێڵ هەمانە بە چەند شێوەیەکی جیاواز هەمانە کە ئەمانە بەکارێنێن بەرهەمانە بۆ کەمکردنەوەی بۆنی ناخۆشی ناودەم لە ڕاستیەوە مادانی کە لە ناو ئەم بەرهەمانەیان زیاتر هەنێ مادەیە کە تامی بەقووەتیان هەیە بۆ من تامی نعنای تایە ماجوونەکە هەنێکیشان مادێن وەکو مادی دەرمانی بەکارێنرێن بۆی وەکو تعقیم و ناودەم پاگەکەنەوە ناوان تووشی بەکتریابێ لەبەرەوە کاریگەری زۆر باشانەیە مادێکی ترکە هەمانە لە زۆرێ لەو بەرهەمانەیە بریتێ لە زینگ لاکتەی کەمر مادێکی زۆر بەهێزە بە هەمان شێوە بۆنی ناودەم خۆشەکات و بۆنی ناخۆشی ناودەم کەمەکاتەوانێ و وتمان هەنێ مادی بەهێزی جاویا ڕوەکی یا مادەی بەهێزیان تیا کە بۆنیان زۆر خۆشە بۆ ماوەیەکی کاتی واکەن کەسەکە بۆنی ناخۆشی ناودەمی نەمێنێت خاڵێکی تر چەند مادێکی ترمانێ هینە سیتیل پایریدینیەم کلۆرایدی مادێکی تاقیمە بە هەمان شێوە لە بەرهەمەکانە هەیە لە هەنێ بەرهەمە ئەلکۆهولی تایە توانین بڵێن ئەوانەی کە ئەلکۆهولیان تیا نابێ بەکاربهێنرێن چونکە خۆی ئەوانە ناودەم وشکەکەنەوە واکەن بۆنی ناخۆشی ناودەم دروست ببێت لەبەرەوە باشترە ئەوانە بەکارنێنرێن و لە هەموو بەرهەمەکانە فلۆرایدمان هەر هەیە لەبەروی فلۆرایددان بەهێزەکە و تەندروستی ناودەم ئەپارێزێت پێویست دەکا هەر هەبێت بەزێکێ لە خاڵە زۆر گرنگەکان بە پێی لێکۆڵنەوە زانستیەکان پاکردنەوەی زمان لەبەری چینە لەسەر زمان دروست دەبێت بۆی پاژماوەی خۆراک و هەنێ خانە و شانە چینێک لەسەر زمان دروست دەکەن زۆر جار ئەمە کاریگەری هەیە لە کە بۆنی ناخۆشی ناودەم دروست دەکات پێویستە هەموو کەسێکەوە حاڵەتەی هەیە زمان پاکەرەوە بەکار بهێنرێت کە بە شێوەیەکی فیزیایی ئەتوانین ئەو چینە لابەرین و ئەو کاتە بە تووشی بۆنی ناخۆشی ناودەم نابیانێکی لە خاڵەگرێنەکان زمان پاکەرەوەی زایدن ئەم ماجون و ماوزوەشانی کە لە دەرمانخانەکانە هەیە و تابێت بۆ حاڵەتە بەکارێنرێن بەزی خاڵ هەیە زۆر گرنگە ئەگەر بۆنی ناخۆشی ناودەم بەهۆی هۆکارێکی نەخۆشی یا هۆکاری بەکارێنانی دەرمان یا هۆکارێکی نەخۆشەکانی ناودەم و پووک و کلۆربوونی دان و حاڵەتی ترۆ بێ پێویستەکان نەخۆشەکە سەردانی پزیشکە کە هۆک نەخۆشەکەی چارەسەر بوو خۆی بە شێوەیە کە ڕێک و پێک بۆنی ناخۆشی ناودەمیشی نامێنێ و لەگەڵ بەکارێنانی ئەم پرۆدەکتانی کە باسم کرد لەناو دەرمانخانە ئەتوانرێت بەکار بهێنرێت
لە مەڵقەی بەرنامەی چارەیە زۆترمە بەسمان بۆ کە بە دوای هۆکارەکانە بگەڕین وەک هەر بابەتێکی تر کە هۆکاری هەر نیشانە و کۆنیشانە و نەخۆشیەک دۆزرایەوە چارەسەرەکەشی ئاسانە لە بریەوەی کە ئێوە چارەسەری کورتخایەن بەکاربێنن وەک بنێرجوین و وەک بەکارهێنانی سپرا و تێوەردراوی دەم کە خۆی لە هەندێک حاڵەتە دەمشۆرەکان و ئەوانش ڕۆڵێکی زۆر باشیان هەیە بەڵام ئەمانە بۆنی ناخۆشی هەناسی درێژخایەن چارەسەر ناکەن ئەوەی کە لە میوانەکانەوە تی گەیشتم لەم ئەڵلقەیە دەربارەی بۆنەکانی ناخۆشی هەناسەیان بۆن یان هۆکارەکانی بۆنی ناخۆشی هەناسە جگەلەوەی کە لە کلۆربوونی ددان و نەخۆشیەکانی پوک و هەروەها کۆبوونەوەی پاشماوەی خواردن لەسەر زمان کەمە لە هۆکارە باوەکان لە ناو دەمی مرۆڤە زۆر بە وردی ئاماژە بۆ دراکە پێویستەکە 6 مانگ جارێک سەردانی پزیشکی دام بکەن بۆی کە دانەکانتان پاکەنەوە و پاکردنەوەی ددان زەرەر لە دانەکانتان ناگەێنێ بەڵکو سوودێکی زۆری پێبەخشێ هەندێک بەڕێز ئەفەرموێت کە ئەگەر من دانەکانم پاکەمەوە دوای فێری پاکوتەمیزیە بێ قەچەکە با فێری پاکوتەمیزی بێ ینی چ زەرێک لە پاکوتەمیزیە هەیە جگەلەوەش لە گرنگترین شتەکان لە مەسەلەی پاکردنەوەی دانەکان لابردنی کلسەکە کلس دوجار خواردن کۆکاتەوە خواردنەکە دوجار بۆی ناخۆشی هەناسە دروست دەکات و هیچ جۆرە هەویرێک نییە کە بتوانێت ڕێگە بکات لە دروستکردنی کلس یعنی دەمت کلس دروست نەکە یاخود ڕێگە بگرێت لەوەی کە دانت ڕنگ دروست نەکە لەوانێک کەمێک بیکا بەڵامەکە کلسی کرد ئیلا بە دکتۆر لایبەرێت و لە هەڵبژاردننی پزیشکەکە شاگاتان لەوە بێت کە پزیشکێک بێت زۆر بە باشی شارەزای بوارەکەی خۆی بێت و بزانە چیت بۆکات چونکە هەندێک جار بۆنی ناخۆشی هەناسە بەهۆی پڕکردنەوەی نادروستی ددانەوە دروستە بێ یاخود بەهۆی ئەوە دروستە بێت کە هەندێک بەڕێز کیفی دانیان هەڵی سمایل دروستەکات و بە باشی بۆی دروست ناکرێت کە ئەگەر بە باشی دروستکردی هەموو کێشانی نابێت و بگرێت چارەسەرێکی شەوەی ناخۆشی هەناسە بەڵامێکی تر لەو نەشتەرگەرانی کە دەکرێت بۆنی ناخۆشی هەناسە دروستکە بریترە نەشتەرگەری لوت ئەگەر چی خۆی خواری کۆڵەکەی لوت وەک میوانی بەرنامەکە ئاماژە بێت دەکرێت بۆنی ناخۆشی هەناسە دروست بکات بەڵام جوانکاری لوتیش ئەگەر بە باشی کارەکە نەکرێت و پزیشکەکە بە وردی کارەکە خۆی ئەنجام نەدات و چارەخوازەکە بە باشی ڕێنمای پزیشکەکە جێبەجێ نەکات ئەو کاتە دەبێتە هۆی گیرانی ڕێڕەوی بۆنی هەناسە و ئەو بەڕێزانە شەو لە کاتی خەوتنا بە دەمی کراوە هەناسادەن و کرانەوەی دەمیش لە کاتی خەوتنا دەبێت هۆی دروستبوونی دەمەوشکێ کە دەمەوشکێشێکە لە باوترین هۆکارەکان بۆ دروستبوونی بۆنی ناخۆشی هەناسە ناو دەمی مرۆڤ ناوزاری مرۆڤ ئاوێنێ بە بەشەکانی تری لەشی مرۆڤ و بوونی بۆنی ناخۆشی هەناسە دەکرێت هێما و نیشانە بێت بۆ کێشەیەشی گەورەتر لە بەشەکانی تری لەشە بۆ نمونە دڵەکسێ بۆ نمونە نەخۆشەکانی گەدە نەخۆشەکانی ڕیخۆڵا یاخود نەخۆشەکانی گورچیلە جا بۆ چارەسەر ئەم بابەتە پێویستە کات کە لە پزیشکی دانەوە دەست پێ بکەن بۆی کە هۆکارەکانی خۆی وەلا بنێ اینجا بەرەو پزیشکی هەناوی و هەندێک جاریش پزیشکی گورچیلە و پزیشکی هەناو و هەروەها پزیشکی هەر سوزگەریش لەم کارەدا بەشداریەکەن و وەک خۆشتانەزان پزیشکانی قورگلووت و جۆ یەکێکن لەو بەڕێزانەی کە ڕۆڵێکی سەرەکیان هەیە لەگەڵ پزیشکانی دانا لە دەستنیشان کردو چارەسەرکردنی بۆنی ناخۆشی هەناسەیە ئەلێرە ئەوەڵقەی چارە دەربارەی بۆنی ناخۆشی هەناسە تەواو بێ بەڵام پێشەوەی بە تەواوەتی ئەڵلقەکەدا بخەم دەمەوێت ڕێنمایەکی کورتان بکەم ڕۆژانە 8 پەرداخاو بخۆنەوە بەڵام ئەوەکە قومقوم بخۆنەوە شەوانە پێش خەوتن 2 کەوچک ماست بخۆن بۆی کە بەیانە هەڵسان لە خەو بۆنی هەناسەتان کەمتر بێ و لە پاش هەڵسان لە خەو پێش چوونە دەستشۆری 2 پەرداخاو بخۆنەوە هەم بۆ پاراوبوونەوەی لەشتان ڕۆڵی هەیە و هەم بۆ کەمبوونەوەی بۆنی ناخۆشی هەناسە ڕۆڵی هەیە هەتاوەکو وەڵقەی داهاتی بەرنامەی چارە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ